پاشەوەی لە لارزار ڕوویدا و کۆمەڵێک کەس دەست بە سەر کران لەوانە لاهوری شێخجەنجی براکەی کۆمەڵی خەڵکی تری ئەوانەی لەگەڵیان لەبوون زیاتر لە دەمان تێپەڕیوە تا ئێستا بەڵام ئەم داوای یاخود ئەم کەیسە تا ئێستا یەکلایی نەکراوەوە هۆکاری ئەمە چیە بۆ یەکلایی ناکرێتەوە ئایا دادگان ناتوانێت دادگا سربەخۆ نیە دەستوەردانی سیاسی هەیە ئەمانە کۆمەڵی پرسن ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز دانا حەمەد تەقیەدین ئەندامی تیمی پارێزەرانی لاهور شێخجەنجی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە کاک دانا شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی ژووری هەواڵی کوردستان 24 بەڕاست هۆکار چییە دادگای تێهەڵچوونەوەی سلەیمانی ناتوانێت کەیسی لاهوری شێخجەنجی و گیراوەکانی لالەزار یەکلایی بکاتەوە شەو باش حاکم جان وەڵ سەبارەت بە پرسیارەکە کە دادگای پێدا تێهەڵچوونەوەی سلێمانی ناتوانێت دادگای تێهەڵچوونەوە ئێمە لە سیویەکی پێنجە سکاڵایەکمان تۆمار کرد لەسەر دادگای تاوانەکانی دووی سلێمانی کە پابەند نابن بە ڕێکارە یاساییەکان چونکە دادگای پێداچوونەوەی هەرێم نووسراوی ئاڕاستەی دادگای تاوانەکانی دوو کردبوو کە دۆسیەکانمان گشت پەڕاوەکانمان بۆ بنێرن بەڵام دادگایی تاوانەکانی دوو بە بیانووی ئەوەی کە داوای گشت پەڕاوەکانی کردو لە بەرەوەی دوو دۆسەیە دۆسەیەکیان پەیوەستە بە مادەی 56 دۆسەیەکیشیان پەیوەستە بە مادەی 406 مادەی 56ەکە لە وربینی تەواو بوو چوو بە ڕێکاری ترەوە ئێمە داوامەکە لە دەستەی دادگا کە ڕێکاری یاسایی ڕابگرن بە کە ئەمە ئێمە نووسراومان هێناوە ئەوان بۆ بیانووی کە ئەڵە گشت پەڕاوەکان جارێکی تر نووسراوی جەختمان هێنایەوە بۆ دادگا کە پەڕاوەکە بنێرە بەڵام دیار بوو نەئانێرا ئێمە ناچار بووین تیمی پارێزەران لە سیویەکی پێنج سکاڵایەک لەسەر دادگای تاوانەکان تۆمار بکەین بە دادگای پێداچوونەوە زۆر باشە پێداچوونەوەش بگورە کاک دانا ئەنی با ئەم پرسیارە ئەگەر بە ڕاشکاویش وەڵام دەیتەوە من سوپاسە دەکەم ینی ئەوانەی کە گیراون ئەوانەی کە ئێستا بندن ئایا هیچ ڕێگریەکیان لێەکەن لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە دەرکەون یا دەنجی خۆیان بە کەناڵەکان لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بگەێنن هیچ ڕێگریەکیان لێکرێت گیراوەکان بەپێی یاسامان ڕاگیراون نابێت بەپێی یاسا نابێت قسە بکەن لە کەناڵەکاندا ڕێکارێکی یاساییە لەسەریان بەڵام ناتوانن لە کەناڵەکان گیراوەکان دەرکەون باش کاکدانە بەڵام بە ینی ئەم پرسیارش دەبێ بزانین ئایا کەسێکەیە ڕێگر بێ یان لایەنێکی سیاسی هەیە ڕێگری بکە لەوەی ئەم کەیسە یەکلایی بکرێتەوە لە دادگا ئەیخۆ دادگا دەبێت سربەخۆ بێ ئایا دادگا سربەخۆ نییە؟ ئوستاز گیان ئێمە ئەڵێن 12 نووسراومان بۆ دادگا جیاوازەکانی سلێمانی هێناوە هەر لە لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی دادگای تاوانەکانی سێ زائیدن دادگای تاوانەکانی دوو خۆی بەپێی یاسا کە نووسراوێک ئاراستەی دادگای تاوان بۆ نمونەت ئاراستەی دادگای ئاسایش کرا دادگای لێکۆڵینەوەی ئاسایش دادگای تەمیز سەروی هەموو دادگاکانە ئەبێ دادگای ئاسایش پابند بێ بە بڕیاری دادگا بەڵام پابند نەبوو ئەو ڕێکارەکانی خۆی بەردەوام بوو تەنانەت گەیشتە ئەوەی کە دۆسیەکان هەواڵەی دادگای مختەسکە لە هێنانی نووسراودا دەبێ هەموو ڕێکارێکی یاسایی بەس لە دۆسەکە هەڵگرێ ئەمان دەستیان لێ هەڵنەگرت بەردەوامە بنتیایە بەڵام بۆ هەواڵی ینی کەیسەکە بۆچی هەواڵی دادگای تەمیز ناکرێ هیچ ڕێگریەکی قانونی هەیە لەم بارەیەوە لە ڕێی یاساییەوە ڕێگر نییە دەبێ پابند بن ئێمەش سەرمان لەمە سوڕماوە لە تا هیچ تاکو ئێستا هیچ دۆسەیەک نییە کە دادگای تەمیز داوای کرد بێ و نەڕۆژ بێ بێزگەل لە دۆسەی گیراوانی لالەزار نەبێت باش کاکدان ئەمە بۆ جاری دوو هەمە گیراوانی لالەزار مانگرتن ڕادەگەێنن بەڵام پرسیارەوەیە ئایا مانگرتن
دەتوانێت کاریگەری لەسەر ڕێڕەوی یاسا هەبێت وا بکات کە ئەم کەیسە یەکلایی بکرێتەوە؟ مانگرتن حەقێکی مەدەنی هەموو کەسێکە کەمانێ بگرێ ئەمانە، بەڵام ئێمە وەکو تیمی پارێزەران لەبەرەوەی بە بەرنامە نەکراوە، چکە ئەبێ ئەمە بە بەرنامە بکرێت، بە بەرنامە نەکراوە، گیراوەکان لە چەند خۆڵێکدان دیارە و کاگلاور و پۆڵاتیش لە شوێنێکی ترن، ئەمانە بەڵێن پێک و بڕیاریان نەداوە هەمووی دەستە جەماعمی بێ، بەڵام ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لە ڕێگای کە سوکاری گیراوەکانەوە کە گوایە لە هەندێک لە گیراوان مانیان لە خواردن و خواردنەوە گرتووە هەچەند ئێمە پێمان باش و لە کاتێکی دیاریکرا و بە بەرنامە ئەم ئیشەکە بیکەن بە بەرنامە بیکەن، بەڵام دیارە هەندێکیان لە ژێر فشاری دەرونی و بێتاقەتی و ئەمە ناچار بوون پەنایان بۆ ئەمە بردووە. باش کاگدانە من دەمەوێت بزانم ئێستا ئێوە تیمی پارێزەرانی کەیسی لالەزارن، ینی هەنگاوەکانتان بۆ داهاتوو چییە؟ دەتانەوێت چی بکەن؟ تا ئێستا ئەم کەیسە یەکلایی ناکرێتەوە، ناژنێنرێت بۆ دادگای تەمیز، کەواتە ئێوە دەتانەوێت چی بکەن؟ ئێمە سوورین لەسەر هەنگاوەکانی خۆمان کە ئێمە پیاوی یاساین، داوامان دایم لە بەڕێز دادوەرەکانە ڕێکارە یاساییەکان بەپێی ئەو ئەحکامانەی کە دیاری کراوە لە قانوندا کە ڕێڕەوی یاسایی خۆیان بگرنە بەر، ئێمەش ئەمانەوێت دۆسیەکە بەپێی یاسا مامەڵەی لەگەڵا بکرێت، دوورکرێتەوە لە ڕۆتوشکردنی حیزبی، دوورکرێتەوە لە دەست بە سەراگرتنی دۆسیەکەدا، ئێمە ئەمانوێت دادگا ڕێڕەوی یاسایی خۆی بگرێتە بەر. کەواتە پێت وایە کاکدانە ینی دەستێوەردانی حیزبی هەیە و دەستیش گیراوە بەسەر دۆسیەکەدا؟ حاکم گیان ئێمە تقریبا لە 23/11 لە 2025ەوە 23/10/2025ەوە عفو ئێمە نووسراوی محکەمەی پێداچوونەوەی هەرێممان هێناوە بۆ دادگای تاوانەکانی یەک و عفو بۆ دادگای لێکۆڵینەوەی ئاسایش زائیدەن دادگای تاوانەکانی سێ هێناومانە بۆ دادگای تاوانەکانی دوو نزیکەی 12 نووسراومان هێناوە کە 12 نووسراومان هێناوە هۆکاری ئێمە ئەم لەم مینبەرەی بەڕێستانەوە ڕووی پرسیار لە دادگا ئەەکەم هۆی نەناردنی ئەم دۆسەیە چییە؟ هۆی نەناردنی ئەمە ڕێکارێکی یاساییە کە داوا دەکرێت بڕوە هۆکەی دادگا هۆکاری نەناردنی ئەم کێسە لە ئەستۆی دادگادایە. ئێمە من بۆ خۆم وەکو پارێزەرێک پێم ناخۆشە چونکە خۆم بە ئەندامێکی خێزانی دادگا دەزانم، ئێمە خانەی دادگا پێکاتوە لە دادوەری بەڕێز داواکاری گشتی ئێمەی پارێزەر، ئێمە دادگا لە سێ چین پێک دێت، ئێمە یەکێکین لەو خێزانە پێم ناخۆشە دادگای سلێمانی بکەوێتە ژێر پرسیارەوە، بەڵام بەداخەوە هۆی نەناردنی ئەمە دەگەێنێت کە ئەم کێسە کێسێکی یاسایی نییە، ئەمە کێسێکی سیاسیە بەرگێکی یاساییان کردوتە بەر. ئەگەر هۆکاری هیچ هۆکارێکی هەیە دادگا لە نەناردنی تا ئێستا بەڕوونکردنەوەیە تاکو ئێستا لە هیچ دادگاکان بە ئێمەیان نەکن هۆکاری نەناردنی چییە؟ باش کاکدانە ئەمانەی لالەزار کە ئێستا دەست بەسەرن و گیراون ئێوە تیمی پارێزەرن، بە چ مادەیەکی یاسایی ئەمانە تۆمەتبار کراون؟ ئایا بەپێی یاسای سزادانی عێراقی چ مادەیەک بەسەر ئەمانە سەپێنراوە یاخود بە چ مادەیەک تۆمەتبار کراون؟ سەرەتایی کە ئەم پێش دروست بوونی ئەم کێشەی لالەزار بە مادەی 56 سکاڵا لەسەر لاوەری شێخزەنگی تۆمار کراوە، ئەمەش دەکاتەوەی کە هەوڵدان بۆ کوشتنی بەڕێز باڤڵ جەلات تاڵەبانی باشە بە پێی ئەو مادەیە،
ئەمان بەپێی ئەو مادەیە بەڵام ئەو مادەیە ئەوە ناگەێنێت بەو هێزە گەورە زەبەلاحە و بەم هەموو تەنگ و تۆپ و درۆن و باجەر و هامەر و بچیتە سەر دوای ئەمە لە بەیاننامەی سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕوونی ئاشکرایی ئاماژە بەوە دەکات کە حکوومەت ئاگاداری ئەم چوونە سەرە نییە دەبوو هێزێکی پۆلیس یان بچێتە سەریان بەڵام ئەمە هێزی حیزبی و لە چەند جۆرە هێزێک پێکاتۆ کە چۆتە سەریان ئەمە ئەوە دەگەیەنێت کە ئەمە هێزێکی حیزبە و سکاڵاکاریش سەرۆکی حیزبیەکە و کە خاوەنی نفوس و بڕیار و بەسەر هەموو جونگە دەسەڵاتەکانی ئاسایش و دەستگاکانی ئەم سنوورەدا باش کاکدانە ئەگەر هاتوو لاهوری شێخ-جەنگی وەکو ئێوە وتان بە پێی مادەی 56 یعنی ئەو تۆمەتەی خراوەتە پاڵ ئەی ئەوانەی تر ئەوانەی کە گیراون خۆ هەر ئەو نییە ینی ئەوانەی لالەزار زۆرن ئەوان چ تۆمەتێکیان خراوەتە پاڵ هەندێکیان لەوانی کە گیراوەکان بە مادەی 56ن دوای ئەو بە مادەی 406 گیراوەکانی تر کە لە دوای چوونە سەریان بۆ ئوتێل لالەزار ئەوان لە شوێنی مانەوەی خۆیان بوون کە هێزەکان چوون دیارە بەر پەرجدانەوە یەک تەقە دروست بۆ هێرش کراوەتە سەریان ئەوانیش دیفاعی خۆیان کردووە لە ئەنجامی ئەم دیفاع خەڵکی تێدا کوژراوە لە هەردوو لە دۆسێکی تر لەو کاتەیە دروست بووە کە بە مادەی 406 کوشتنی ئەنقەسە ئەم مانەی تر نزیکە ئێستا 27 گیرا ماوەتەوە لە سژنی ئاسایشی یەکێتی ئەم 27 کەسە بە هەردوو مادەکە گیراون بە هەردوو مادەکە گیراون کە دوانزەیان گیراون بە پێی مادەی 56 22 شیان گیراون بە پێی مادەی 406 کەواتە کاک دانا ینی کۆی گیراوەکان جگە لە لاهوری شێخ-جەنگی و براکەی کۆی گیراوەکان چەند کەسن وڵی دەنگت نایە کە ببوورە ئێستا دەنگم دێ جۆ لە منە کاک دانا نازانم جۆر لە منە لە دەنگت نییە جۆر لە منە کاک دانا کاک فەرهاد حاکم گوێم لە دەنگت نییە بەداخەوە جۆت لە دەنگم نەبووە هەر چۆنێ بێ گەلێک سوپاس بۆ بەڕێز دانا حەمەتەقیەدین ئەندامی تیمی پارێزەرانی لاهور شێخ-جەنگی کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بوون گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.